سڵاو بینەرانی ئازیز جەژنی قوربانتان پیرۆز بێ خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبین بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە خۆشحاڵین بە میوانداریکردنی کۆمەڵا هونەرمەندێکی ڕەسەن و دێرین کە ئەم شەو لە خزمەت ئێوەدا دەبین. دەست خۆش کاگازات بەخێر بێن. سپاس کاگازات لە بەرنامەی هاوڕێی تەمەن بەردەوام ئێمە هاوڕێ جوانەکان کۆ دەکەینەوە دەڵێن دەستبژێرکردنی هاوڕێ خۆی هونەرەکە چ زای هاوڕێیەکانت هونەرمەند بن. فەرموو کاگازات. لەکوێوە دەست پێ بکەین کاکەجان دۆستی هونەرمەندم زۆرن ژیانی خۆمە گەرباز کەم لە بیدایەتیەوە کە دەستم بەکاری هونەری کردووە مەخصوص ئەو دۆستە بەڕێزانم کەوە لە نێزیکەوە هەم برادرم بوون هەم هاوکارم بوون هەم هاوپیشەم بوونە. لە ساڵانی 76 ئەمن دەستم بەکاری هونەری کردووە بە وێڵۆن مامۆستایەکەشم مامۆستا قەمبەر قەرداش بووە ئەو دەستی منی لەسەر کەمانی داناوە دوایی لە هونەری وێژەی لەوێن دەرێ ئەندام بووم ئەو مامۆستا ڕسمی زەلالەش لەوێن دەرێ ئەندامی دەستەی کارژێڕی بوو ئەمنی دەناسی کوتی کاکە گەرە تۆ وا دەنگت خۆشە و گۆرانی دەڵێ لەوێ گۆرانیشم دەگوت بۆ نایە فێرە کەمانیش بێدیوە بوو لەگەڵ کاک قەمبەرێ منی ئاشنا کردو هاتینە سەر دەست پێکردنی بڵێن کەمان لەوێ ئیدی وردە وردە من پەرەمدا و ئیدا من بە هونەرەکەی خۆمدا هەم بە گۆرانی هەم بە کەمان. بەس کەمانزە دەژەنی کاگە وڵا سێ-چوار ئالەتی لێ دەدەم بە تەکمیلی وەکو عودی لێ دەدەم عوجەنێکی باش بووم بە خۆم تعریف نەبێ لە خۆم کەم زنبوشی لێ دەدەم وێڵۆن کەمانی لێ دەدەم سازی لێ دەدەم ئالەتان لێ دەدەم بەڵام زیاتر لەوەی و لە کەمانی مسەیتەرم زۆر. بەڵێ سۆلۆش هەیە وەنیا هەر بەخۆت مەسەلەن بە تەنێ عەزفی بە تەنیا مەسایلی ئەوە گەرباز بکەین کە خۆشناو دوور و درێژە من ئستۆدیۆم هەیە ئستۆدیۆم هەیە بۆ خۆم لە ماڵە خۆم بە تەنیا تیپەکەم ئەو ئالەتانەکە لێ دەدەم بۆ خۆم هەم گۆرانی دروست دەکەم ئاهەنگی دادەنێم و موسیقاش دانم تۆماریش دەکەم بە بەرنامە. دەست خۆش کاکسڵاح ماوەکی درێژە لەگەڵ کاگازادن و لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بێگەشتن. بەڵێ بەڕێزیت گۆرانی بێژێکی دێرین و ڕەسەنی کوردی. بەڵێ باسی و هاوڕێتیم بۆ بکە. کاکە ساڵی 1970 بوو ئێمە لە گەشتێک بوون بە چەند برادێک بوون لەگەڵ کاگازاد و برادری خۆی چوینە گەشتێکی من ئەو کاتی کاگازادم دەناسی بەڵام نەمدەزانیوە بەڕاستی کە مەعلانەوە موزیک ژەنەکی باشە گۆرانی بێژێکی چاکە ئیتر لەو گەشتەی باشتری یەکترمان ناسی. ئەو ڕۆژێ تا ئێوارێ بە یەکەوە بووین کاکە گۆرانی و مۆسیقا و بەڕاستی کەوتە ناو دڵم. ئیتر لە ساڵی 1970 بەرەهورات ماوەیەک جار بەجار یەکترمان دەدیت ئیتر ماوەیەک بزر بوو لێم ئەرە دەمگو کاکە دەمپرسیەوەچێەوە گوتیان وەڵا ڕۆی چۆ ئێران ئیتر بزر بوو تا دوای ڕاپەڕین. لە کۆڕەوەکەی پێش گەیشتی ناوەڵا تا ڕاپەڕین دوای ڕاپەڕین ماوەکی دووردێن و جا هاتەوە ئیتر لەوێ یەکترمان دیتەوە لە هەولێر یەکترمان دیتەوە و چۆنی و چاچی کوڕە گوتمە چی گوتی وەڵا مامۆستا گوتی 15 ساڵە چوومە ئێران 15 ساڵ تەمەنەکە ئێگوم چ گوتی لەوێش هەر خەریکی هونەر بوویمە لە ئاهەنگەکان بە تایبەتی لەگەڵ هونەرمەندە نەمرەکان هونەرمەندە گەورەکان وەکو ماملێ گوتی هەر لەگەڵوانە بوومە موزیکم لە بۆ ژەنینە لە ئاهەنگەکان بەشدار بووینە لەگەڵیان لەوێ خەڵکەکە زۆری خۆشویستیە چونکە چالاکیی زۆر جوان و بەردەوامیە بووە. ئیتر تا ماوەی دوایی ئێمە لە کۆشتی بنکەی مەقام لەوێ کە ئەو کاتی نایف شێخانی بەڵێ کاگنایف بەڕێوە بەربوو پاشی ئەو کاگنایف چۆ خوێندن
کاک ئازاد بوو بەڕێوەبەر ئیتر کاکە من ئەو کاتەش خانە نشین کرام هەموو ڕۆژ دەچوومە بنکەی ئەوجا ئێستا دێنەوە سەر بنکەی مەقام کاکسلا دێنەکەن کاک ڕسمی بەڕێزیشت ئەندامی هۆنەری کۆمەڵی هوەر وێژەی کوردی من هەلە سەرەتاوە ئەندامی بوومە هاوڕێتیەکەتان دەگەڕێتەوە بۆ ئەو کات وەڵاهی کاکسلاحەوە هەر کۆیە و دەیناسین و لە قەدیمەشەوە برادری برام بوو ڕەمزی پێکەوانە مزەمیدی ئەو بوون لە حکوومەتی ئەمە وەچی باسی کۆیانت کرد دڵ زۆر خۆش بوو ئەدی تەوان کاکە زاوای کۆیان ئەمە شانازی دەکەین باش کاک ئازادیش ئەوە دەتوانم ئەوهای وەسف بکەم خۆی پێگەیاندووە ئینسانێکی زۆر خەڵوقە بەڕاستی هونەرمەندە زۆر بەتوانە ساڵی 76 ئەمە لە کۆمەڵی هونەروێژەی کوردی هەولێرێ ئەو هات یەکتم وەرە کاکەوەرە بە ئەندام کە بۆ ئەندام کوتم وەرە دایرەی زراعە من لەو ئەو دەمەی مەسئولی مەسەر حەڕیفی بووم کوتم وەرە ئەمە ئەشخاص تەعین دەکەین ئەمن ئەوم تەعین کرد کە تەعین و کرد بە گۆرانی بێش بەڵام دوایە خۆی فێری مۆسیقا کرد بۆ ئەو هونەرمەندەی ئێستا کە دەیبینی دەست خۆش کاگەم زۆر بەڕێز یەکێک لە کۆنترین تۆمارگاکانی هەولێری وایە بەڕێژ هە لەگەڵیان بوو یۆنە لە تۆماری گۆرانی شتووە لە ساڵی هەشتا عنی لە حەپەلات دەمدیت یان پێکەوە دەچن حەپەی ئەو مۆزیکی دەژن ئەو جیازم دادەنا بە ساڵی 84 بێک تعرفمان لەگەیە کرد لە بانەمان دوو حەپلەمان لەسەریە کرد ئەو وەختی مامۆستا قەمبەرش بە ڕەحمەت بی دایم لەگەری بوو یعنی بەڕاستی زۆر مادی بۆ کاگەم زاد ئەو حەفلانەتان کە دەکرد بەڵێ شتی خۆشی تێدا هەیە ئیمام حوسێن چێشکەم لۆ بژێرەوە ئەزار ڕەحمەت لێ مام حوسێن بەڵێ وەڵام مام حوسێن جارێک چەند حەپلەمانە لە بەغدایە لە بەغدای 12 گۆرانی بێژی هەولێرە چوو ساڵی 91 بوو ئیدی مام حوسێن ما قبل الأخير يعني بيش آخر يكيبو آخر مقارن بيش صار سناري بو كما حسين سو سلاقتي صار فيقو مام حسين حقمنا خويا لين راتما دوازة دقم ببركتيا قلت باش غم النبي والله كما حسين سو سلاقتي بو دوازة دقائق قوري راس كردي حيران بيكزر بيلينا اوش صالح سبنا راس واير كيتشيشا مام حسين اواري ما لاقتي ما حسين لاقتي كوالي ليستي قول ما حسين كل ما حسين خلاص قلت واس قلت قصه قلت كحبه بخونت جوتش بخم لاقتي تبسي صالح يا حفله قوري كاغا زاد بريزت كاتي كتشويه ايران صالي سنت شويه ايران روجالات شويه بورا روجالات كردستان بله ام الاخير يشتاو نوچو شويه مهابات بەخوای ئەوەی لە وردوگای بووم لە خۆی بووم و دوایە وردە وردگای هاتمە دەرێ کە فیلمدان هاتمە شاری مەهاباد لە مەهاباد دەیانگۆ زۆر بە چەرمەسەری ژیایی مەسەلەن ئەرێ وەڵا ژیانەوە بیدایەتی ژیانم زۆر خۆش نەبووم کە داخلی مەهاباد بووم لە نانۆخانەی کارم دەکرد دەتزانیان هەر بە خودای شتێکی وام نەدەزانی بەڵام وەکەوەی عێراقی بوون لەوێ ئاوارەش بووین کەوت بوومەوێن دەرێ دەشیان زانی ئەمن ئازفم و نەوازەندەم وەکو بڵێ مساعدەیان دەکردم ڕۆژی بە 100 من ئیشم دەکرد دەنانیشم وەردەگرت دوو شەوێ دەسومە تا ساعت 12 نیوڕانێ ڕۆژێکیان جیرانی ماڵی ڕەسوول نادر ڕەحمەتی بووم خێزانی هات نانی وەرگرت چاکم لە بیرە گوتی ئەو کوڕی ئەنگوت چی لێدا ئەو کوڕە سوورە ئەوەی هونەرمەندەکە ئازاد قەرەداغی بە شاترەکەی گۆ ئەویش کوتیارێ وەڵڵاهەوە گوتی ڕەسوول گوتی تی سەرەکی ماڵەمە بدە هەمیش گوتم ڕەسوول لەگەڵ چێتی خدا ئافریکا دوای پرسیم گوتی ئەو ماڵ ڕەسوول نادری ئیدی پاشان ژینەی ڕۆژی پاشتێ چوم سەرەکمدا دانیش بوو چای دەخواردەوە چای بەردانام کوتی کاکە تو بۆ نایە وەگەڵم کەوی کوتی دەسمە شایی مۆسیقام بۆ لێدا کوتم وەڵای کاکە ئەمن مۆسیقا ناتوانم لە شایی لێدەم شایش منزورم ئەو بوو کە ئەوان دەچوون بەنایە و بە تەپڵی دەچوون بەمزانی ئەوەیە ئەخە زۆر هێوڵدا گوتم بەخوای ناتام گوتی خەی استفادە دەکەی زۆر گوتم وەڵاهی ئەمن شەرمێ دەکەم بۆ بوو نەچوم تۆزێک دڵی ئەوە بوو هەر لێ نەقڵن بێژەکی باش بوو نیە بەڵێ گۆرانی بێژ خۆدا ئافریکا زۆر مەجلیسی خۆش لەگەڕیشی چوومە زازانە چوومە دوایی وەبوو ئیدی نەچوومە لە ناونەخانم کرد ڕۆژی کوڕەکەی بە نێوی فەرهادی ئەڵڵاوەی سیادی بەخێرماوە ژنی دەهینا لەگە چالاکی کوڕی ماملێ دەزانی بیان ئەمن ماڵم لە مەیدانی ئیستیقلالە بەدوام داهاتن گوتیان ئەو شۆ شیرنی خواردمان و خەنەبەندانە پێمان خۆشە بێت چالا گوتی بابیشم لەوێ حەزی لێ بتبینی ئەمن ئەوەندەی لە ماباتی مشترم دەکرد کاک محەممەدی وڵای دی بۆ بەیانێکی هاتنە دووشەمە بوو عسرێ بوو چوم ئەگەر چوم لەوێن دەرێ خەڵکەکی زۆری لێبوو کەمانێکیان بوو من هینا و خودافیکە کاک محەممەد بوو دانیش بوو
کاک علی جعفری بوو سەمتوری لێدا لەوێ بوو کاک جعفری هەنووکە بوو ئۆکۆردۆنی لێدەدا لە بیرمە کاک وێنسی کەریمیان بوو زەربی لێدەدا لەگەڵ جعفری ئەمینی کەمانەکەشان بۆ منی ناکوتیان لێدە کاک محەممەد بەخێراتنی کردم و کوتی چیش دەکەی کوتم وڵا لە نانەوەخانەی گوتی گوناهنی ئەبوو پەنجانە دەستی تۆ هەویری دەشێلی کوتمە هیچ بکەم کوتی لەگەڵ من وەرە دێمش کوتم باشە بابزان بچون وڵایدی لەوێن دەرە چوار گۆرانی گوت گۆرانیەکانی کوتەمی زۆر دەنجیم پێخۆش ئێستا کاگازات گۆرانیەکی محەممەدی مام لێ بەڵێ بەسەر چاو ئەوت با بۆ تەواکەم وڵا گۆرانی کانی ئەمرادانی گوت گۆرانەکان چوار گۆرانی گوت گۆرانەکان چونکە بخۆم حەزم لە دەنجی بوو گۆرانەکانم چاک هەزم کرد و چاک لێدا زۆری پێخۆش بوو کوتێ جعفەری ئەوی لەگەڵی وتی جعفەر ئەوە گوتی ماڵەکەی بزانە لەکوێیە گوتی ئەگەر داوەتمان بوو لەگەڵ خۆمان دەبین ئیدی ئەوە بوو ئاشنایەتمی لەگەڵ کاک محەممەدی پەیدا کرد لە نانەوەخانەیە هاتمە دەرە جلکم ملکم بەزێشت و دەسە پێکرد لەوەیەوە وردە وردە خەڵک زیاترمی ناسی بەیادی کاک محەممەدی حەزەکەی ڕەحمەتی لێبێ هەزێک لە بەرهەمەکانی ئەی بەخۆت من ئێستا هەرچی مەیە هەرچی دەی خۆم لە کاک محەممەد هەموو بەرهەمەکانی چێژ بەخشن بەڵام بريايا من بايا لا يجي أوهاوريا سيبايا رمداكير لا يوحيا وشاقوريا سيبايا رمداكير لا يوحيا وشاقة ورايا تصفوش هربجي رحمتي لدي كاك صلاح زار رحمت لقوري قوري روشن بي كاك صلاح بريزي شد قوران شد زور خوش هي بس هاتي زور خوش شد لكنا بله أجا من نازم لشيو دس بيبكم لكاميانو ما شاء الله كيف يخوت ئێمە لە کۆیە بووین بەڕاستی لەگەڵ ئەو هونەرمەندە گەورەکان بە تایبەتی سێوەی نەمر تارتۆفیق تر لەگەرەوانە زۆر لە بەشدار بوویمە ئەو باکووری مامۆستان بوو بەرێ ئەوە باکوور چەند ساڵێک پێشدا کۆچی دوایی کرد خوا عەفوی کە بەڕاستی ئەو ئەمن قەرزاری ئەوم چونکە ئەو دەستی منی گرت منی هینا سەر شانۆ و منی هینا ناو هونەر یەکەم جار بوو کە بیست بووی گوتبووی چێ دەنجی خۆشە گوت ئەو کاتە من لە سەرەتایی بووم ئەو مامۆستای ناوەندی بووم وڵا بانجیان کردم گوتیان وەرە مامۆستا باکووریە تو دەوێت کە چوم گوتیان ئەوە فلان کەسەوە سەلاحە گوتی وەرە دەڵێنە تو دەنگت خۆشە گوتم ئەرەوەڵا گوتی چ دەزانی گوتم چ دەزانم گوتم گۆرانەکەی تو دەزانم گوتی گۆرانەکەی من چییە گوتم شاری کۆیە لە شاری کۆیە شیعری خوا لێ خۆش بوو کەریم شارزای بوو ئاوازەکەشی خواالێوەرن مامۆستا لە بیرت ما ئەوی بەڵێ بەڵێ ئێستا گوتمە وەڵای تر لەوێ لە بۆم گوتی وەڵڵاهی باشت گوت گوتێ تو لەمە دوا لە گەرما دێ ناوتیپی باوازی ئاهەنگمان بوو لە دوو دەنێرم و لە گوتم باشە تر هاوینان پرۆڤەمان دەکرد هاوینان پرۆڤ خۆمان تیپی باوازی لەگەر بەڵێ ئەو کاتی باوازی بەڕسمی نەبوو قوتابخانەکان بوو بیدایەتەکەی سەرەتای 56 ئەو ساڵە ئەوانە ئەو بۆ تیپی باوازی کاک سلاح دەڵێن گۆرانیشی زۆر خۆشی خاڵە سێوەی دەڵێن کاک سلاح ئەوە لە ئەستۆدیۆی بم دەڵێن وڵا جام گۆرانیەکان سێوەی هەر چوار مەقامی زۆر هەر چوار کۆپلێک شەوەکەی پێبرازێنەوە چ بڵێ بەس ئەوەل سەحرا سحر صدايا مني غريبة ماري وزير جيجم أقر فقيا لمدرسة دخويننا ومن ببيبر خوين دريجم قال لي برادرنا
ومن هرچەندی دەکەمە لەوێ کۆنە دنیایە قاسیدەچیە بە متمانیم بەدەست ناکەوێ بینێرمەکنە بەژنێ باریک و دوو چاوێ بەرەکە ڕاستی درێ خۆمی لە بۆ ببێژێم وای لێ سەحرا هەربژی بەڕاستی زۆر سپاس. بەڕاستی کاک ڕسمی بەڕێزیشت لە شانۆگەریەکان بەشداری بووی وە نەبوو بەڵێ من لە ساڵی هەفتاویەکەوە دەستم پێ کردو لە هەولێر لە کەرکووکیش لە سەرەتایی بووم شەشی سەرەتایی ساڵی 61 مامۆستا نوێر محەممەد ڕەمەزان ئێمەی برد تەمسیلێکی پێکردێشم دەزانی ناوەکەشی چێ دوایە چەند ساڵێکی پێچوو ئەو دەزانیم ئەو تەمسیلە بەناوی بانێک و دوو هەوایی برێختی بوو ئەو دەمەی لە کەرکووکە بڵێن خەڵک لە گەڵ دوشت خەری بوو تۆپانێ سینەما هیچکە لە گۆڕە نەبوو کە هات مێرە بەڕاستی لە ساڵی هەفتاوێک کە چوومە ناو تەمسیل زانیم هینێککەیە زیانێککەیە تەمسیل وشتیوە لە هەفتاوێکەوە دەستم پێ کردو وەبزانام هەنجی مامۆستا تەلعات سامان بوو مامۆستا فەرهاد شەریف بوو ئۆنیا کاکسلا ئێمە مامۆستا یەکەممان مامۆستا نەجوانیم بەیاتی بوو ساڵی هەفتاویەک بەڵام دوایە ساڵی هەفتا و دوو فالچی سەباح عەبدوڕەحمان بوو من دەوری سوعادەم هێنا بوو هەفتا و سێ عینەن مامۆستا سەباح عەبدوڕەحمان بە ناوی مارەی بوو ئەو جا لە دوایی لەگەڵ هەموو دەرهێنەرەکان دەورم هەبووە چ لە دوایین بەرهەمت چ بووە دواوە لەگەڵ بەکر معروفی بە ناوی کارەباچی عەزیز نسین وابزانم 5 ساڵ 6 ساڵ لەمەوە پێش بوو دەست خۆش خۆشی سپاس دەکەم کاک ئەمجد بەڕێزت زۆر بەسەرهاتی خۆشت پێ بەڵێ شتێکی دیم پێ لۆ بژێڕەوە ئەم بەسەرهاتی بەڵێ هونەرمەندانەوەی لە ژیانت کە مەسەلەن لە ئەو هاوڕێ جوانانە بەخوای باوەڕ بکەیت چم بەبیر نایە زۆر بەسەرهاتی زۆر جارەوە بە کوردیت لەبیر کرد زۆر پێکەنی مادیتە ئەرێ وەڵا بەڕاستی ینی ژیانت خۆش مامردە سەر بەڵێ کەما ئەوی لە ناو مۆسیقای بی ژیانچکەی هەیە ینی هیچت لەبیر ئێستا لێدانە دەریشتم ینی ئەتو مەسەن هونەرمەندە بە کاسێتت بۆ تۆمار کردووە غەڵەتت کردیە مەسەلەن یان شت یان شتێکت لەبیر کردیا ناوەڵ ئەو وەختی ئەوەل غەڵەت مەلەت نەبوو بەس ینی مشکلەمان بەسەر دەهات لە کات تۆماکردنەکە هونەرمە دەشتۆمانمان دەکرد دەبی بۆ مامرد باسی قاپۆ زەمایر 3 ڕۆژ لەوێ دەمات پاسییان دەکرد ئیدی ساڵی نۆهات کاسێتی زێرەسعات تۆمارە بکرد لە سەوی جیرام ئیزیادە سادی ئیزیادە ساڵی نۆ تۆمارە بکرد ئەرێبرام ئەمیان بردە دایرە من کە چوم گوتی ئەوە چێت تۆماری گوتم بە خۆم تۆمارە کردیا باز بردمە بەزای تۆشم بیری سۆرش پاسییان کردیا لە کنیا مای کتابیان دایتە من کەم بپرۆشم لێ پرۆشتم و ناشزانم معنای چییە گوت کو نازێ معنێت گوتم ناتێ ناگەم لەی ئەم گوتم من کە تۆمار دەکەم فکر عقلی خۆم حملە سەر بێز و ترێبڵ و ئیکۆ و گەچەکان گۆرایەکە ساف دەربچی ئیدی گوتی بڕۆ توکانی مەکەوە جار حتەش عەلاخر آخری واستەمان کرد دوکانم کرد باشە کو دەبێت تو ئاگات لێ نەبیشتی تۆمارگەکە آخر کەلیمات عایدی منە بوو بەڵێ کەلیمات عایدی وەزای تۆ شیرین بوو بەڵێ بەڵێ خۆت قورتار کردیە زایر زلال کاسکم تۆما کرد گۆرانیەکی منم بنیش ئەلبولبی شەیدا لە سلێمانی ڕەب زیاندایە هینایە هەولێرە بە خۆت تۆمار کرد دوێ ئیجازەکە لێوە وەردەگرم لێوە بڵاوی دەکەمەوە ئیدی هات هەولێرە بە خۆم لێمەوە گرت ولەمەوە گرت بڵام کردەوە وەرەی قسەیان نەکرد ئەو شتانەمان بەسەردات یان لە حەپڵات گۆران بێژ بوو زوری دەدا یان قسەی غەڵەتی دەکرد ئەو مەسئولیاتە لە سەرمان هەبوو ئەردەڵام بەکلەنەوە حەپلەی ئەو شەوی عەدنان خێرڵام بردبوو نەژدەک هاتە پێشەکەی گوتی حەپڵی ڕامەگرن بەس دەجبی نەخوارێ ئەم زیازی مۆتار بوو کاتی دەنگم ڕئیسەکەی ناخوارێ گوتی تەماشا سولات برام گوتی سولات دەنگ نەما گوت کاکە حکومەت هاتری دەنجبی نەخوارێ ڕاست بەلاقیتەی زوریدا بە ڕئیسی ئەردەلام بەکرد ئەو شێش بابی خۆی مردبوو ئەردەلام بەکرد مام بەکرا ئەو شەوی بۆ عەدنان خێرڵا پێکەوە مردبوو جێژ نەبوو
شيء جزنا جژنی وغيره قوربان أجل اسمه أردنا البيش كاي داري تبو نتسوى سقبرا قلت نتسوى سقبرا دون شيء غلط يمكن قلت خداري أي مني ما ورجل بارش كينوا أو بارتيان بما خصي بريا وقلت بس كاز فيديو كنا بعتداري أمن أي فيديو بتشوف بيام يستلم تسوقري كان تبليغي وان ده قام حق ما بيدانية ممنوع يا ممنوعنيها باخذ له ما بيني نيني بتقرين سوزباري أو مشكلة ما نبو دەست خۆش بی کاک ئازاد بینەوە کەم بەڕێزت جانەکەم. بەڕێزت زۆر مامەڵات لەگەڵ نمر محەممەدی مام لێ کردیە بەڵێ. خۆش کردو سیفەتەکانی کوبوو لە گۆرانی گوتن والله كاك محمد أجر أمن هزار رحمتي لبي أجر أمن بومبا رفيقي لعمري جنزير رتدابو يعني بلين برو يعني بيري- هاوتەمەن نەبوون نا برو بيريدة شو بەڵێ بلام دنگا كهر ما بو صفاتك كانش كاك محمد إنسانك بو لهر شوي شي دانش با حتى أو دانا نجبا كزدانا دانش أو دان ريز دقر مخصوص منطقي منقرو ما مشان لاي بيرانان لاي پیران شاری زۆر بۆ منتیقانە دەچوو داوەتی ئەو منتیقانە دەچوو ئاغاکان زۆریان خۆش دەبیست ئینسانێکی زۆر بەڕێز بوو ئینسانێکی کەم دوو بوو مەجلیسیشی بڵێ گاڵتە و گەپ و ئەو شتانەی ئەوانەی نەبوو بەڕێزنیش ئینسانێک بوو ئەو سفتانەی لە مامتایری تۆفیقم ئەمن بە عمری خۆم دیوە هەمان لە ئەو سفتانە لە کاک محەممەدی بوو مامتایریش ئینسانێکی زۆر کاک زعفەریشی لەگەڵ بوو بەڵێ کاک زعفەر بە ئاخیرەکان زعفەری یاد ماملێ. ئەگەر شعرەکانی بۆ نەدەخوێنراوە ئەوە نیە وردە وردە تووشی ئەو ئەزایمەرەی بوو لە کتابیش غەڵەتی دەکرد ئەوزە کاک زعفەر یارمەتی دەدا کوڕێکیشمان لەگەڵدا بوو هەم ئەویشان ناوی زعفەر بوو زعفەری ئەمینی ئیخائی لێدا زەربی لێدا ئەویش هەر لەگەڵی دەکوتو بخۆشمان لەگەڵمان دەکوتەوە وەکو کۆرس ئارێوەڵا ئاوا ئیدی هەتانەوە تووسێ لەنەوە تووسێ لە هاوینەوە سێ وردە وردایدی تەواو یانی شتەشدیم کۆپلێش محەممەدی مام لێم گۆرانی وڵی ئەمن دەنگم بە کاک محەممەدی ناچی بەڵام ئیدی مەجلسەکەی پێ خۆش دەکەن چۆن لە یاسەفایار بووی لەمێن بووی بایقایەت یا خدایە بە خێرەی ئازیزم دۆستی دووروەیەڵایەت یا خدایە بە خێرەی جوانێ ژیان یاری دووروەیەڵایەت دەستخۆش هەر بژیت کاک سلاح وا بزانم بەڕێزت هەر باش کەسایەتی مامعوڵاش زۆر لای منداڵەکان خۆشەویستی بڵێ تر کاکە سەوا لاتووە گەورە و بچووک هەمووی هەربانگم دەکەن مامعوڵە کچەکان گەورە بووینە تر بە تایبەتی چووکە من لە 2000 دەستم پێکرد بە کاری منداڵ ئەوە 25 ساڵە زۆران دەبینم کە تووشم دەبن مام عوڵا باڕستم دەرم ئەتوو لەدایک بوو چ ساڵێکی دەڵێ 2005 ئەوە دەرمە من جیلی گۆم دەرێ ئەرە وەڵی بە گۆرانەکەنی تو ئێمە گەورە بووینە ئەوڵا بووە نازناوەک تازە بڵێ تەکانێک بوو بە هوەری منداڵان بەڕاستی ئەوە مام عوڵای بەڵام بەردەوام نەبووی کاک بەخۆی وەڵا بەردەوام کاکە بەڵام کاکە کاری منداڵ گاڵتە نییە منداڵی دەوێ ئیشی دەوێ جێگەی دەوێ ڕێگەی دەوێ تر مناڵە تو پێی دەگەین کە بۆ عمری 12 ساڵ ئیتر دەرێ کاکەوەرە وەڵە مامۆستا گەورە بوویمە بەسە کاکە وەرمەت وەڵا ئەو دەرمەوە گەورە و گچکەی تێدا نییە ئەوە هونەرە نانە مامۆستا دەر بەستەوە ئەو دا تو دەوێت سەر لە نوێ دیسان مناڵێک تر پەروەردە بکەوە پێی بگەێنی دووبارە بینیەوە ناهونەر شتی بۆ تۆمار بکەیت ئەوە زۆر مادی بوونی مادیبوونەکی زۆری دەوێت بەڕاستی دەست خۆشببی کاک ڕسمی یادەوەری خۆشت لەگەر کاگازاد و کاک سەلاح و کاگەمزن والله شتەکەم لۆ بژێڕەوە لەو یادگاری وشتەکە کاگە ئازاد برادری قەمبەری بوو قەمبەر قەرداش خەڵکی کەرکک بوو ناوی قەمبەر محەممەد بۆ جە پێیان دوگوت قابە ئەوە زۆر زۆر برادری بوو پێکەوە بوون جارێکی لە حەفلەیەک چوینەوە لە حەفلەیەک چوونەوە بە سیارەی چه سیارەکە لێ دەخوڕی عەلی
ئەوانە گاڵتەیان هەبوو ئەو دەی کوڕاوەستە کوڕاوەستە بەلای ئەوەی داچوین دەڵالخانەیە کەونی ئێستا بڵێن دەڵەخانەکە لێ ئەم نوشتوال کوڕاوەستە قەمبەریش ڕاوە نەستە هاوارێکی هەبوو وتم بزانم بە شۆی کوڕم بگیرم چ بکەم ئەو زۆر ناخۆش بوو زۆر گاڵتەیان پێکەوە خۆش بوو لەگەڵ قەمبەری بەڕاستی خداحافیکە هونەرمەندێکی چاک کاکەم زاد بەڕێزت چ لەگەڵ ئەو پیاوە جوانانە هەیە لەگە مەسەڵەن؟ کاگازات زۆر ئاگمە پێکەوە کردیا زۆر حەفلاتمان پێ کردیا زۆر تۆمارمان پێکەوە کردیا بەڕاستی کاگازان هونەرمەندێکی زۆر گەورەیە زۆر مادی بۆ لە هونەر و زۆر جیان لەگەری داریشما بێمە قابل بێ پارە عسپی کردیا و گۆرانی گوتیە بەڵێ بەڵێ زەمرن زۆر لێ رازیمە زۆر مەمنونیمە خوا لێ چاوی کاکە عزیزی بەڕێزی سپاس کاگازاد ئەمە ئێستا پەیتا بەرەو کۆتایی بەرنمەکەی دەڕۆین حەز من ماڵەوەی دەکەم بەڕێزت بە گۆرانیەکی خۆش کۆتایی بەو بەرنمەیە دەین بەسەرچە بینەرانی عزیز بەم دەنگە خۆشەی کاگازات کۆتایی بە بەرنمەکەمان دێنین دووبارە جژنتان پیرۆز بێت لە مێژە وای لە مێژە یەکسیرت کردوم لێرە زەکاتی چاوەکانت ئاوڕێکمان وێبدا خێرایە بەژن و باڵات زۆر جوانە ئای دەڵێ شت لەشت لێرایە بە خاتری چاوی جوانت جار جارە وەرە ئێرایە لەنگۆیار پەیدا نابێ پەیدایە بێوەفای نابێ سە ساڵ خونچە بپشکێ بێ بەهار نابێ چ بکەم دڵگیرتوویەتی وای بە کەستەوەلا نابێ لە مێژە وای لە مێژە یارە سیرت کردوم لێرە زەکاتی چاوەکانت ئاوڕێکمان وێبدا خێرا ئەگەر ئەمنت خۆش دەوێ زوو بە زوو نامەم بۆ بنێرە